بۆیە ئەفەرمێ هەموو ئینسانیەت لە مەسەلەی فکر و عەقیدەیە شەیطان زەفەری پێ هێناون و هێرشی هێناوە لە دێر زەمانەوە. فەیلسوفەکان بە جۆرێک لە جۆرەکان شەیطان خەڵەتانونی، غەیری فەیلسوفەکان بە شێوازێکی تر. فەیلسوفەکان پیاوی عەقڵ بوون. هەندێک فڕق لە ناو فەیلسوفەکانە دروست بوو سەرەتای ژیانە لە پێش هاتنی ئەرسطۆ و ئەوانەش بریتی بوو لەوەی کە پێیان ئەوتا فکرەی سۆفەستایی. ئەم فکرانە قەناعەتیان بە هیچ شتێک نەبوو لەسەر زەویە، یعنی لە مولحیدی ئەمڕۆ خراپتر بوو. ئەیانوو هەرچی شتێک هەیە لەسەر زەویە لە حەقیقەتە وەها نییە، لە نەزەری تۆیە بەو شتەشنێ، ئەگەر حەقیقەتی بەو کەیفێتە نییە. ئەگەر بتوایە وتایە ئەمە گوڵێکی سوورە، ئەوی لای تۆ سوورە، لای من ڕەنگێکی تری، ئەوە چاوی تۆوە پیشان ئەدا سوورە. ئەم جۆرە فکرە پیسترین جۆری فکری فەلسەفەیە کە لە مێژووە هاتبێ، کە بە عینادی و عەنەدی هەیان بۆ هەر عینادی لە هەموو شتێکا کردووە، هەنیشانە وتێتی لە لای تۆ ئەو هەیە. مهم ئەفەرمێ ئەمە فێڵێکی شەیطان بوو بۆ ئینسانەکان کە بیان فەوتێنێ، و عولەما زۆر جوابی ئەمانیان داوەتەوە، ئەم فکرانیان ڕەت کردوەوە. هەتا ئێستاش هەندێک جار ئەو فکرانە دێن، ئەڵێ وەڵا تۆ پێت وایە ئەو هەیە ئەو شتە، یان عینادی ئەکا شتێکی ڕوون و ڕەوان ئەبینە هەر عینادیەکە. ئەوانە ئەسەری ئەو فکرێن لەسەر زەویە هێشتا ماونەتەوە. عولەما ڕەدی زۆر قەویان داونەتەوە. ئیبن جەوزی ڕەحمەتی خوای لێ بێ خۆی ئەو ڕەدە ئەهێنێ، ئەڵێ زەرورە بە سۆفەستاییەکان بوترێ ئەم فکرەی ئێوە حەقیقیە یا باتیلە. ئەگەر بڵێن حەقیقەتەکەوە بوو قەناعەت بە حەقائیق ئەکەن لەسەر زەوی، ئەگەر بڵێن فکرەکە ئێمەش باتیلە ئیتر پێویست بە موناقەشە ناکە.